ئەوەی زۆر گوێمان لێ دەبێت یەکتر تاوانبارکردنی حیزبەکانە بە خیانەتی نیشتیمانی لەناو هاوڵاتیان و دەمەوێت لێیان پرسم خیانەتی نیشتیمانی چییە؟ ئەتوانین بڵێن خیانەتی نیشتیمانی چەند بوارێکەگرێتەوە. یەکەم ئەوەیە کە بەداخۆ حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بە تەبادول ینی بە نۆرە چەند جار ئەبین یەکە لە وڵاتانی دراوسێ بەڵکێشەکەن و دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ لێدان لە بەرامبەرەکان ئەمە خیانەتی نیشتیمانی یان دەستێکەڵکردن لە داگیرکەرانی کوردستان ئەمە خیانەتی نیشتیمانیە. بەڵام ئەگەر بە بەرفراوانی سێریگەن خیانەتی نیشتیمانی بەداخۆ ئێستا زۆر گەورەتر بووە هەر ئەوە نییە ینی سێرەکەی ئەو خۆراک و کاڵانەی کە هێتە هەرێمی کوردستانەوە دەرخواردێن میلەتایەت بەبێ پشکنی بۆ بکرێت هەر لەبەر ئەوەی کە لە ڕووی مادی و ئیسفادەیەک بە دەسەڵاتداران و بازرگانە چاوچنەکان بێنێت ئەماش بەدڵ خیانەتی نیشتیمانی خۆی هەر ئینتیزیمانەوە بۆ نیشتیمان خیانەت ژینگە نەپارێزی خیانەتە بۆ نمونە هەر یعنی لە هەر بە هەر ڕوویەکەوە تۆ دەستێکەڵکردن لەگەڵ هەر هێزێکی دەرێکی هەر وڵاتی دەرەکیە خیانەت سیاست هەیە بەڵام سیاست لەوەیدا هەیە کە لە مەسڵەتی میلەتەکەت بێت نەک لەوەی کە تۆ وڵاتەکەت نیوەی بفرۆشی من بە خیانەتی دەزانم يعني لە 16 ئۆکتۆبەر ئەوانە کە هێنانە کەرکووک و حەشتی شعبی ئەوانە هەمووی خیانەتە هەمووی بێتە خیانەت لەم کوردە و لەم دەسەڵاتە و لەم میلەتە. چی خیانەت نییە چی خیانەت نییە هەر خۆیانەوە خۆیانە بێن بیستکەرە خیانەتیان لەمە لەو دروست کرد هەر خۆیانەوە خۆیانە دروستیان کردووە شتێ زدی و میلەتە بێ زدی قاگەگە بێ خیانەتە وەڵی ئەمڕۆ سێشیا بە کە خیانەت لە شێتەکەی ئێمە ئاکرێ و لەلایەن پارتیەوە کە پارتی هەڵێ ئێمە دڵسۆزی میلەتین لە شۆڕشی قازم محەمەدی و هەر خیانەتی بووە هەتا ئێستاکانە بۆ یعنی بۆ کوردەکان نابێت دەست لە دەستی یەکتری ببن بە برای یەکتری لەسەر میز گفتوگۆ دانیشن ئاساییتر وەک لەوەی دەستی خەڵکە باسکەن. شینم گەلێکێڕا شادیم کەم دیوە خۆشی دەڵێن هەیە بەڵام من نەمدیوە هەڵوەتا بووم لە دوی ئازادی تووشی نەبووم نە لەم دی و نە لەو دی هەمووی دروستمە وێڵێ هەموو حیزب زۆرینەی حیزبەکان خیانەتان لە نیشتیمان لە تاک لە وڵات لەمووی کردبوو گەورەترین خیانەت درۆیە بەرامبەر بە هاوڵاتیان خیانەت جۆری هەیە بەڵام خیانەتی گەورە پێشێلکردنی کراوەکردنی سنووری ئەو وڵاتی بیکەیتەوە دوژمن پێیفێنێ ئەوەی کە خاین بێ تادا بکە و خاک و نیشمان فرۆشێ ئەبێ ڕەمی کردێت سزاکەی مەرگە لای من